کاندیدی ژمارەیەکی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای دهۆک و ناوچەی بادینان ڕای دەگەێنێت. ئامانجیان چەسپاندنی دادگەری و گێڕانەوەی داهاتی هاوڵاتیانە بۆ دەستێکی ئەمین. داواش لە دەنگدەران دەکات پێداچوونەوە بە ڕابردوو حیزبەکاندا بکەن و بزانن کێ دڵسۆزانە کاری کردووە و کێش داهاتی گشتی بۆ دەوڵەمەندکردنی خۆی بەکارهێناوە. هەروەها ڕوونیشی کردەوە ئامانجی کۆمەڵی ئیسلامی بەدیهێنانی دادگەریە لە سەرجەم جومگەکانی حکومڕانیدا. مكتب سياسي انكو سركردت كمال اسلامي اتكريدارن حتى بقوت فقير مال خلقي نخويا انكو آلمان جاها نزنگين كرنا خويا نزنگين كرنا حزب خويا آلمان جا او بريكا دسالات بشن و دسالات بدس خوبه بينو سر خلقي توزيع كان خدمت خلقي بكن و جبلا تعصب حزبياتيه تعصب اوا خلط سي خدا بين نده بلا بري خودن مصلحت وان مصلحت ملت و مصلحت پارێزگەه یا مجتمعات تو فقیر و جار همیت چه داره بلا برخونه مروف دست پاک او مال تتا کردستان گله که مزنه بس والله اگر ندنه کس دست پاک او زانن حلال و حرام چیه اگر ندنه و یدیت والله دهب نخدان الشریکات او ام بینین. کاندیدەکەی کۆمەڵی ئیسلامی دوو پاتیشی دەکاتەوە کاتی ئەوە هاتووە دەنگدەران خۆیان لە دەمارگیری حیزبی و ئایدۆلۆژی دەرباز بکەن و دەنگەکانی خۆیان ببەخشن بە کەسانی دەستپاک و ئەو لایەنانەی کە کار بۆ پاراستنی بەرژەوەندی هاوڵاتیان دەکەن. هەروەها بەڵێنیش دەدات لا پەرلەمانی عێراقدا کار بکات بۆ پاراستنی ناوچە سنووریەکانی پارێزگای دهۆک و قەرەبووکردنەوەی ئەو هاوڵاتیانەی کا بەهۆی بردومانەکانەوە زیانیان بەرکەوتووە. حتی في قوه یک تعویضات بونه کریه هندک گنجی سبب دستحالات و آن مثلا ایشالا بو تعویض کن بو یدیش تعویض کن بس نابیتن بو هندک گندا بیت تعویض کردن چون نزدیکا کسی دستحالات دارن و خلق دیه هزار فقیرا گنده تو و چند سال تو بو طیرال دن چند کسی بو قربانی همه اف ساله و نزدیکا 10 کس بونه قربانی چند کسی بیندار بوی به خود حتی تعویضات توشی ندانه و اگر خود تعالی هستن دشوله مخرس هنده بیتن العراق اگر از چوم ده سهند شول كم اف منطقه حدود العراق يان بتفيا العراق و حدود براستين خلي بشت سر جندت خو يانجي بتفيا وان خونيا وان تعويضات اخرى بو وقت و تعويضات بديت كا چند به بونه چند زرمند بونه تعويضات تو بزرینه سوار عمر سەرۆکی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامیە لە پارێزگای دهۆک. بەرنامەی کاری کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای دهۆک پاراستنی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانە لە لەشکرکێشی سوپای وڵاتانی دراوسێ و شەفافیەتە لە داهاتی خاڵە سنووریەکان و ڕێگریکردنە لە قۆڕەکاری بازار و دەستوەردانی حیزب لە کاروباری خاڵە سنووریەکاندا کە سەرچاوەی داهات و جموجوڵی بازرگانین لە دەڤەری بادیناندا. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.